بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. كتابي أذكار إمام النووي يكيك لكتاب زورنا يا بكان جياني إنساني مسلمان أقورت جياني لكسيكي بذكر وجياني كي مردوة أقورب جياني كي زندو جياني كي بر ذكر تيجو تام باسی ذکرەکانی بەیانیان و ئێوەران دوای نوێژەکان بە تەفسیل کردومانە گەیشتونتە نوێژی مەغریب. ئەفەرمێ کاتێک فەرمایشتێکمان بۆ یانێ کاتێک گوێ لە بانگی مەغریب بوو گوێت لێ بوو الله ئەکبەر الله ئەکبەر ئەو بانگی مەغریب درا سنەتە تۆ ئەم ذیکرە بخوێنی. سەلەمە دایکی ئیمانداران بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ بڵێ اللهم هذا إقبال ليلك وإدبار نهارك وأصوات دعاتك وأصوات دعاتك فاغفر لي خوای گیان ئەوە سەرەتای شەوە دەسی پێ کرد ئەوە ڕۆژ پشتی کرد و ماڵئاوایی کرد و ڕۆشت ئەوە گوێم لە دەنگی دەعوات و هاوار و نزاکانی تۆ یا ئیلاهی ئەو دەعوە و بانگەوازانی کە بانگمان ئەکەن بۆ لای تۆ دەی خۆی بۆ خاتی گەورەی خۆت لێم ببوورە. سنەتە ئینسان لە کاتی گوێبیستنی بانگی ئێوارەیە ئەم دوعایە بخوێنێ ئەگەرچی لە سەنەدەکەیە جۆرێک لە ضعف هەیە بەڵام عرزمان کردن کە ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕەئی ئەو هەیە کە فەرمایشتە ضعیفەکانیش ئەگەر زۆر ضعیف نەبن لە کاروباری عەبدایەتیە کاریان پێ ئەکرێ. لە دوای نوێژی مەغریب ئینسان چی بکە؟ ئەفەرمێ لە دوای نوێژی مەغریبەوە سنەتە ئەو ذیکر و شتانێک کە باسمان کردووە لە تەواوی نوێژەکانی ترە هەموویان بە هەمان شێواز جێبەجێ بکەین و بیان خوێنین. دوور کات نوێژی سنەتی دوای نوێژی مەغریب جێبەجێ بکەین. اینجا ئەوەی کە زۆر سنەتە ئینسان اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك ئەم دوعایە دوای نوێژی مەغریب بخوێنێ. ئینسان قەت بەخۆی نەڵێ باش ئەن تەزیل قەدەم بعد ثبوتها جاری وهەیە پێگاوە ثابتە تووشی لە ڕێلادان ئەبێت و لە ڕێ لا ئەدا. دائما ئینسان دوعاکە خوای گیان دڵەکان بەدەستی توێ دڵم ثابت کە لەسەر دین لەسەر خواناسی لەسەر تاعەت لەسەر عەبدایەتی. ئەم داواکاریە بۆ دڵ ثابتی زۆر گەورەیە لە کەسی ئیماندارە. ئەبێت داواکە خوای گیان دڵم ثابت کە دڵم دامەزرێنە یا ئیلاهی. ئەم دوعایە زۆر سنەتێکی گەورەیە ئینسان لە دوای نوێژی مەغریب دائما بیخوێنێ داواکە خوای گیان دڵم ثابت کە لەسەر دینەکەت. فەرمایشتێکی تر پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم فەرمێ کە نوێژی ئێوارە تەواو کرد چۆن نوێژی بەیانی دەجار ئەڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لە دوای نوێژی ئێوارەش بە هەمان شێواز بیخوێنە. فەرمێ هەر کەسێک خوێندی دوای نوێژی ئێوارە دەجار ئەمەی خوێند إثر المغرب بعث الله تعالى له مسلحة يتكفلونه من الشيطان حتى يصبح. حتا بەیانی ئەکاتەوە ئەم کەسە خوای گەورە کۆمەڵێ مەلائیکەی زۆر تایبەت ئەنێرێ کە پارێزگاری لەم کەسە ئەکەن حرەسیاتی ئەم کەسە ئەگرن دەوری ئەم کەسە ئەگرن پارێزگاری لێ ئەکەن لە شەیطان ئەیپارێزن. زۆر کات ئەو کەسانەی کە ئەڵێن مەسائیلی مولتەبیسن بە جن و ئەو بابەتانە بڕواکە ئەگەر یەک فەرمایش لەو فەرمایشتانە تەنفیز کرێ کیفایەتە بۆی ئەو کەسە پارێزراوە بێ و مەسائیلی جن و ئەوانە تەئسیری لێ نەکەن شەیاطین تەئسیری لێ نەکەن. حتى ئەگەر متەئسیرش بێ بەوانە ئەو ذیکرانە بخوێنە لەسەری لا ئەچێت چونکە مەلائیکە بە تایبە حرەسیاتی ئەم کەسە ئەکەن. مەسلەحەتەن بە حرەز لێک دراوەتەوە بەڵام جۆرێک لە بابەتەوەی تیا حرەسێک بە چەکەوە بە سیلاحەوە بە ئامادە باشی مەلائیکەی ئاوای بۆ ئەنێرە خوا جەل جەلال و پارێزگاری لێ بکەن. ئەمەش ئەزانین شەیاطین لەبەردەم مەلائیکە هیچ شتێکیان پێ ناکرێت. ئەمە یەک. لەگەڵ ئەمەشە دە حەسەنەی بۆ ئەنووسێ حەسەنەیەکەوە وەهابن بیخەنە ناو بەهەشت موجیبات بن بۆ بەهەشت و دە گوناهی زۆر گەورە کە موبقات بن دینی ئینسان نەهێڵن خوا لەسەری لا ئەبە بەهۆی ئەم دەجاروتنەوە. وسبحان الله وەکو ئەوە دە عەبد لە عەبدەکانی ڕزگار کردبێ لە ئەولادی ئادەم دە کەسی ڕزگار کردبێ یعنی عەبد بن ڕزگاری کردبن. طبعا عەبدایەتی و کۆیلایەتی زۆر بوو پێشتر ئیسلام زۆر هانی خەڵکی داوە بۆی عەبد ئازادکەن و یەکێک لە ئەجرە زۆر گەورەکان ئەوەیە ئینسان عەبدێک ئازادکە. مرۆڤێک کە عەبدە هیچ چارەیەکی نییە ڕزگاری کەیت و ئازادیکە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چەندین عەبد و جاریە ئازاد کرد. عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
30,000 عبد و جاری لە حیاتی خۆی ئازاد کردووە. 30,000 بیرکەنەوە. ئەو ئەمری دینە وا ئەکا لە ئینسانێکی دەوڵەمەند ئاوا بەخشندە بێ بەرامبەر بەو کەسانەی کە کۆیلەن و لە بەردەستیان. یا بیرکەنەوە لە سەیدنا ئەبوو بەکر بلالی حەبەشی ڕزگار کرد. ئەبێت چی ئەجری بلال هەبێ و هەر هەمووی بگاتە سەیدنا ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و زۆری تری ئازاد کرد. وەڵام ئەوە یەکێکە لە باریزەکانیان. بۆیە ئەفەرمێ وەکو وایە دە عەبدی ئیمانداری ڕزگار کرد بێ ئەگەر دەجار ئەمە بخوێنێ. لە دوای ویترەوە ئێمە چی بخوێن؟ دوای نوێژی عیشا بە عادەتی ذیکرەکان ئەخوێنین. ئەی لە دوای نوێژی ویتر ئێمە سێ ویتر سونەتە لە شەوە ئینسانی موسڵمان بیکە. زۆر کات پرسیارەکرێ ئایا ویتر لە سەرەتای شەو بکرێ لە ئەخیری شەو؟ طبعاً باشترین کاتەکانی ئەخیری شەوە. بەڵام ئەگەر کەسێک ترسا خەبەری نەبێتەوە یان کارێکی هەبوو ئیزانی ماندووە فریان ناکەوێ ئەو با دوای نوێژی عیشا جێبەجێ کە. ڕاستەخۆ ویترەکانی دوایەوە سونەتی عیشای کرد ویترەکانی بکە. ئەگەر نا سونەت وهایە ویترەکانی شەو سێ ویترەکەت بکەوێتە دوای شەو نوێژ. ئەفەرمێ لە سەڵاتی ویترا چی سونەتە بیخوێنی؟ لە ڕکاتی یەکەمە سەبح اسم ربک الأعلى، لە ڕکاتی دووهەمە قل يا أيها الكافرون أخوێنی، لە ڕکاتی سێهەمە قل هو الله أحد. ئەم سێ سوورەتە ئەخوێنی. لە بینەکانیانە سونەتە چی بخوێنی؟ دوو ڕکات سونەتی ویترێ کردووە. کاتی ئەتەوێ ڕکاتەکە هەڵسیتەوە ڕکاتەکە بکەی لە نێوانەکە بڵێ سبحان الملك القدوس، سبحان الملك القدوس، سبحان الملك القدوس سێجار. ئەفەرمێ دوای ئەمە لە ئەخیری ویترەکەتەوە بڵێ اللهم إني أعوذ برضاك من سخطك. ئەم دوعایە بخوێنە. خوای گیان من پەنا ئەگرم بە تۆ بە ڕەزامەندی تۆ، پەنا ئەگرم بە تۆ لە تووڕەیی تۆ. هەر ڕەزامەندەکەی خۆت بەوە تون دەسی پێوەگرم پەنای پێ ئەگرم بۆی لە تووڕەیی تۆ ڕزگار بم. ئەوە یەک. دوو وأعوذ بمعافاتك من عقوبتك. خوای گیان معافات وتمان ئەوەیە لە ڕووی مادی و معنەوی هیچ نەیەتەڕێت کە هەمووی بەدەستی خوایە. خوایە پەنا ئەگرم بەمە بۆی لە عقوبەی خۆت بمپارێزی. وأعوذ بك منك. خوایە پەنا ئەگرم بە تۆ لە تۆ. لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. بخوا خوایە من ناتوانم ثەنای تۆکەم. طبعا ثەنا لە کوردیا زۆر کەمە. جارێکتر لە وتارێکە عەرزم کردن لە کوردیا دوعامان هەیە بەڵام ثەنامان زۆر کەمە. ثەنا چۆنە؟ باسی صفەتەکانی خوا ئەکەی. خوای گیان تۆ زۆر بەخشندەی، خوای گیان تۆ زۆر بەهێزی، خوای گیان هەرچی دەرگای داخراوە بەدەستی تۆیە، خوای گیان هەرچی فەقیرێکی کەوتەیە تۆ ڕزگاری ئەەکەی. ئەم کەلیماتانە کە ئێڵێیت ئەم پێوتێت ثەنا. مۆساعب کەریم مدەڕس کتێبێکیە بە ناوی ثەنا و سکاڵا. سکاڵاکە بریتێ لە دوعا، ثەناکە بریتێ لە وەصف و سەنای ڕەب العالەمین. ئەڵێ خوای گیان من هەرچی کۆ بکەمەوە لە ثەنا، هەرچی بەرزکەمەوە لە ثەنا، بەخوا زمانم کولە ناتوانم ثەنایە بکەم کە خۆت سەنای خۆتێ کردووە. طبعا لە قورئانە ڕەب العالەمین ثەنای خۆی زۆر زۆر کردو. الحمد لله رب العالمين رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. ئەم کەلیماتانە هەمووی ثەناە. ئینسانی ئیماندار لە فاتحایە ثەناءەکە، عەهدەکە، دوعاءەکە. سێ شتەکە لە سوورەتی فاتحە. یەکەم جار ثەنای خوا ئەکە چکە لە دوعایە وا باشە زۆر ثەنای خوا بکەیت و اینجا داوا بکەیت. مەسەلەن فەقیری هەژاری ئەتەوێت داوا بکەیت. یەکەم جار باسی دەوڵەمەندی خوا بکە، باسی هەژاری خۆت کە خوای گیان تۆ زۆر دەوڵەمەند، ئەی ئەو پەروەردگارەی تەیرێک بەبێ ئەوەی شتێک خەزنکە هەموو بەرەبەیانێکە چێتە دەرەوە ڕزقی ئەدەیت و ئەگەڕێتەوە. خوای تۆ ئەوەندە باڵا دەستی یا ئیلاهی، ئەو هەموو دارە ڕزق ئەدەی دار، ئەو هەموو جێیە ڕزق ئەدەی یا ئیلاهی، هەموویان بە عیلمی تۆیە، بە دەسەڵاتی تۆیە، بە قودرەتی تۆیە. خوای تۆ ئەوەندە کەریم و بەخشندەی ئەو حوتە گەورانە لەناو دەریایە تۆ ڕزقیان ئەدەی. ئەو شتانێک کە بە چاو نابێنێت تۆ ڕزقیان ئەدەی. ئیلاهی عەبدێ لە عەبدەکانت پێویستی بە تۆ هەیە یا ئیلاهی، هاوکاری بکە یا ئیلاهی. یعنی ئەم کەیفەتی ثەناءە اینجا لە نێوان ثەنا و دوعایە دائیمە کۆمەڵی عەهد. خوایە شەرت بێ ئەگەر ئەوەت بۆ کردم پەروەردگارە من عەبدێکم لە عەبدەکانی تۆ ئیلتیزامەکەم بە دینەکەتەوە. بۆیە لە سوورەتی فاتحە ئەڵێ الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. ئەم سیانیان بە ثەنای خوا ئەکەی. دوای عەهد ئەکەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. خوایە بەخوا بەس تۆ ئەپەرستم، بەس داوای کۆمەکی لە تۆ ئەکەم، داوا لە کەس ناکەم، بەس تۆ. اینجا دوای دوعاءەکەی اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. طبعا لسورة فاتحة
کەماڵی معناکانی دوعای تێیە بە ثەنا دەست پێ بکە اینجا پەیمان بدە بەخوا اینجا داواکاریەکانە بەرزکەرەوە بۆخوا بۆیە تۆش لێرە لەم دوعا پیرۆزە ئەڵێ چی لا ئوحصی لەکە ثەناء عەلەیکە ئەنتە کەما ئەثنەیتە عەلا نەفسیکە بەخوا من ناتوانم ثەنای تۆ بکەم بەخوا من ناتوانم ثەنای تۆ بکەم خوایە ثەنایەک کە شایستە بێ بە تۆ ناتوانم هەرچی ثەناشە کۆی کەمەوە ناکاتە ئەو ثەنایی کە تۆ خۆت بۆ خۆتت کردووە دەی خوای گیان بە ثەناکەی خۆت داوات لێ ئەکەم ئەم دوعایەش سونەتە لە کۆتایی ویترەکان تا بیخوێنی اینجا بخەویان کە خەوتی و هەستایتەوە لە کۆتایی ویترەکانە کۆتایی شەوت بریتی بێ لەم دوعایە خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببوورە یا رب العالمین ئەم کەلیماتانەی کە ئێڵێن لێمان قبول کە ئەم کتێبە بکەرە چرای ڕۆشنایی ژیانمان بیکەرە چرای ڕۆشنایی ناوگۆڕمان بیکەرە شەفاعەتی ڕۆژی مەحشەرمان یا ئەکرەم الئەکرەمین خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە ذیکر و یادی تۆ زۆر ئەکەن خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە دڵیان زیندووە و زمانیان تەڕ و پاراوە بە ذیکری تۆ آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش ئێوەش بووری خوا لێمان قبوڵ کە